چاوتان باش کاتژمێر یانزەی تەواوە من مەریوان کەریم لەم گەشتەی هەواڵ لەگەڵم بن بۆ کەس دەخینە سەر ڕووداوەکانی ئەمڕۆ سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. ئەمریکا بڕیاریدا قەبارەی نێردە دیپلۆماسیەکانی لە عێراق و کۆیت و بەحرەین کەم بکاتەوە. میدیا جیهانیەکان دەڵێن بۆی پەرەسەندنە ئەمنیەکان باڵۆزخانەی لە بەغداد ئامادەکاری بۆ چۆڵکردنی دەکات. وتەبێژی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقیش دەڵێت هیچ پێشهاتێک لە ئارادا نییە ئەمریکا باڵۆزخانەکەی چۆڵ بکات. پێویستی بە ئەمری وەلایی نییە، پێویستی بە یەک تەوزیحە ئەتوانێت تەفسیری قەراری خۆی بکە محکەمە ئەوەی کە پێویستە ئێستا بیکە. حوسێن ئامین پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتوو ڕایگەیاند دادگای فیدراڵی فەرمانی وەلایی بۆ خەرجکردنی موچە دەرناکات. تێداهاتوو دەچنە دادگاکە و داوا لە دادوەرەکانی دەکەن بە ڕوونکردنەوەیەک دەرچەیەکی یاسایی بۆ خەرجکردنی موچە بدۆزنەوە. ئەوسەری سەرکەوت حەسەن بەرپرسی ماڵبەندی یەک یەکێتی لە چەمچەماڵ لە دۆسیەی تەقەکردن لە ماڵی کادرێکی یەکێتی بە کەفالەتی 4 ملیۆن دینار ئازاد کرا. داڵاکاریش بە فشاری بەرپرسانی یەکێتی داواکەی کشاندۆتەوە. ماڵپەڕێک سوێسی ئەمریکی ئاشکرای کرد ئیسرائیل دژایەتی خۆی بۆ دروستکردنی پێگەی سەربازی تورکی لە خاکی سووریا بە ئەمریکیەکان گەیاندووە. تاکە مەرجیشی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سووریا ئەوەیە ڕێگە بە بوونی سەربازی تورکیا لە خاکەکەیدا نادات. ئاژەنسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری چەند سەرچاوەیەکی ئەمریکی و عێراقیەوە ڕایگەیان باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق ئامادەکاری دەکات بۆ جێبەجێکردنی فەرمانی چۆڵکردنی بارەگاکەیان لە بەغداد بەهۆی پەرەسەندنی دۆخی ئەمنی لە ناوچەکە. هەروەها سەرچاوەیەک لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕۆیتەرزی گوتووە لەسەر بنەمای دوا هەڵسەنگاندنەکانیان بڕیاریان داوە قەبارەی نێردە دیپلۆماسیەکان لە عێراق کەم بکاتەوە. لە کۆیت و بەحرەینیش ئەمریکا بڕیاری داوە کارمەندە لاوەکیەکانی باڵۆزخانەکانی بکشێنێتەوە. بە هەمان شێوە ماڵپەڕی مۆنیتۆرۆ بڵاوی کردوتەوە. وەزیری بەرگری ئەمریکا ڕێگە بە کەسوکاری ژمارەیەک سەربازی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە بگەڕێنەوە. لەبارەی هەمان بابەت کەناڵی حەدەسی سعودیە لە زاری سەرچاوەیەکەوە دەڵێ پرۆسەی چۆڵکردنی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق شانەوەی 2000 کارمەندی بیانی لە خۆ دەگرێت. گوتوشێتی سوپای ئەمریکا لە هەولێر ژمارەی سەربازەکانی زیاد دەکات و پێگەی خۆی بەهێز دەکات. وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە کەناڵی ئەلجەزیرەی گوتووە ئەو دەنگۆیانەی باز لە چۆڵکردنی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق دەکەن ڕاست نین. بۆ قسە و باسی زیاتر لەسەر کشانەوەی یاخود خۆ ئامادەکردنی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق و لە کۆیت و لە بەحرەینیش قسە و باس دەکەم لەسەر دۆخی ناوچەکە و ئاڵۆزی ناوچەکە لەگەڵ جەلیل ئازادی خواست نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە ویلایەتی ڤێرجینای ئەمریکا. کاک جەلیل سڵاوت لێبێ، ئێوارەت باش، دوادارم زۆر باش بی. ئەوەی گرنگە ئەمان قسەیەکیان کردووە یاخود خۆ ئامادەکردنێکیان کردووە بۆ کشانەوە. دۆخی ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەوەیە کە ئەمریکا لە عێراق بکشێتەوە یاخود پێشاتی نوێ هەیە و ئەوان ئاگادارن و هێزەکە عێراقیەکان ئاگادارنی. سڵاو هەموو کاتێکتان باش، هیوادارم تەندروست بن. لە ڕاستیە ئەگەر کۆی ئەم هەواڵانەی کە لە پێگە خەبەریەکانی ئەکسیوز و حەدەس و ئەوانی تر بڵاو دەبێتەوانەیەوە بە هەندوو وەربگرین دەرخەری ڕاستیە کە ڕاستیەکەش بریتە لەوەی کە چەند ڕۆژ پێش بیرمان نەچێت ترامپ سەرۆک ترامپ قسەیەکی کرد و قسەکەشی دیار بوو کە باس لە گۆڕانکاریەک دکا کە بەڕێوە ئەویژەوە بووتی لەم ڕۆژانەدا بە پێچەوانی هەمووی شەو بە پێچەوانی نەریتی خۆی کە زۆر بین بوو خۆشببین بوو بە دانووسانەکانیان لەگەڵ ئێران و زۆریش پەسەندی دەکرد. ئەم جاروتی بە پێچەوانەوە ئێرانیەکان هەم سەرسەختن هەم بە شێوەیەکی هێرشبەرانە هاتوونەتە مەیدانەوە.
ئەمە ئاماژەیە بۆ ئەوە لە ڕاستیدا ئەگەری زۆر هەیە کە دانوسانەکانی ئێران و ئەمریکا بە ئەنجام نەگەشت بێت و ئەمریکایەکان خۆیان کۆ دەکەنەوە دیارە بۆ میکانیزمیکی تر کە خۆیان باسی دەکەن و بڕیارە بەکاری بێنن ئەو میکانیزمەش دیارە میکانیزمی سەربازیە و ئەگەر وابێ بێگومان دەبێت ئەمریکایەکان لە ناوچەکە و لەو شوێنانەی کە ڕەنگە ئێرانیەکان بتوانن زەفەریان پێ بدەن یا لەیان بدەن و کێشیان بۆ سازەکان بۆ ئەو گروپە چەکدارانەی کە لە عێراقەیە ئەمریکا ترسی لەوە هەیە کە هێرش بکرێتە سەر شوێنێکی وەک باڵۆزخانەکەی کە لەژێر کۆنتڕۆڵ و ئەمنیەتێکی توندی هێزە عێراقیەکان و خۆشیانایە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغا لاواسترین خاڵی ئەمریکایە نە بە خاطرەوەی هێزە بێسڵات پرۆکسیەکانی ئێران لەوێن بە خاطرەوەی کەلتورێک کە لە نێو خەڵکی شیعەی عێراق و عەرەبی عێراقیدا هەیە کەلتوری دژە ئەمریکاییە و ئەمریکایەکان ئەزمونیان هەیە لەوەی کە چەند جار لە ڕێگەی دنەدانی ئەموو ئەو پەلاماری گەورە بۆ سەر باڵوێزخانەی عێراق دراوە و منیش بۆ خۆم قەناعەتم وایە بەڕاستی ئەگەر بڕیار بێ بەر یەککەوتنێکی سەربازی و ڕوبەڕووبوونەوەیەکی تند لە نێوان ئێران و ئەمریکادا ڕوو بدا یەکێک لەو شوێنانی کە دەکەوێتە بەر پەلاماری خەڵک یعنی خۆ ناکرێت باڵوێزخانەی ئەمریکا خەڵک بکوژێ خۆ ناکرێت دژ بە خەڵکێکی کە بەناوی خۆ پیشاندان و بناوی دەست بە سەراگرتن و بناوی دژایەتیەوە دەیان ڕێژنە سەر ئەوە باڵوێزخانەیە تەقە بکرێ بێگومان ئەمریکایەکان ئەمە نە لە کەلتوریاندا هەیە نەکاری وا دەکەن بەناچار دەبێت ناوەندەکە چۆڵکەن ناوەندەکە واز لێ بێنن ئەوان دەزانن کە ئەوانەی دێن لە ڕاستیدا موالی ئێرانن ینی هێزایەکی سەر بە ئێرانن کە ئەو هێزە چەکدارە پرۆکسیانە ڕێکیان دەخەن ئەوان دنیایان دەنێن ئەوان سازمانیان دەدەن ئەوان ئیمکاناتیان بۆ دروست دەکەن بەڵام بێچەکن سڤیلن و ئەمریکایەکانیش نایانەوێت تەقە لە خەڵکی سڤیل بکەن بۆیە بێگومان ئەو ناوەندە ناوەندێکە کە دەبێت هەرچی زووتر ئەمریکایەکان چارەیەکی زۆر باشی بۆ بدۆزنەوە کە بە باوەڕی منی چارەکەوەیە کە خۆیانی لێت گردو کۆ بکەن یا چۆڵی بکەن زۆر باش کاک جەلیل ئەوەی گرنگە یعنی دوای ڕێگنەکەوتنی تاران و واشنتۆن لە بەرنامە ئەتۆمیەکەی یاخود نەگەیشتن بە ڕێکەوتن لە دوای گەڕی شەشەمیشەوە کە بڕیار وایە شەمە بەڕێوە بچێت ئەگەر شتێک نێتە پێش ئەوەیە بژاردەی سەربازی دوای ئەمە هەیە یاخود گەڕی دانوسانەکان بەردەوام دەبێت ئەگەر هەبێت بۆ عێراق یعنی ئەبێتە جێی مەترسی ئێرانیش جێی مەترسی نییە لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا خۆشی بێگومان ئەوڵەن ئەوەی کە دەیبینین ینی ئێمە زانیاری پشتڕاستکراوە و کونبڕمان بە کۆنکرێتی لەلا نییە کە بڵێنەوە دانوسانەکان تەواو بوو لێبوونەوە گەشت نەبوون بەستوی تر هیچ دانوسانێکی تر ناکرێت بەڵام بەپێ و دۆخی کە ئێستا لە ئەمریکا زاڵە وە بەپێ ئەو دۆخی ینی مەبەستم لە چاپەمەنی ئەمریکا لە ناوەندەکان لەو شوێنانی کە باسی ئەم بابەتانە دەکرێت و بە هەروەها لەسەر فەزای جیهانی لە پانتایی جیهاندا و بەتایبەتی لە پانتایی ئەو ناوچەی کە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی شەڕی هەیە دەبینین پێدەچێت ئێران و ئەمریکا نەگەشتنە ئەنجام و پێدەچێت ئەمریکایەکان بڕیاری لێدانی ئێرانیاندا بێت پێگومان ئەگەر بڕیار بەشتڕۆڤەکارێک کاک جەلیل وەکو با بڵێم هەڕەشەیەکی پێشوەختە تەماشا بکرێت ئەمە بەردەوام لەسەر مێز بووە ینی بێگومان ئەمریکایەکان خۆ شتێکی شارەوەیان نەبوو توانن دوو ڕێگایان بۆ ئێرانیەکان داناوە یا دانوسان و بە ئەنجام گەشتن و پەیماننامە یا شەڕ لە دوانەکانی ترامپیش لە هاتنی بۆ وڵاتانی کەنداوی عەرەبی و بەم دوایەش کە ئەمڕۆ قسەی کردووە دەڵێت ئەوەی کە دەوترێت ئێمە بڕوامان بەوە نییە شەڕ ینی ناڵم پاشگەز بوونەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان سزای ئابووری سەخت بڕێوە بۆ ئێران چەند جارێک ئەمەی وتوێتەوە وەکو بژاردەی دووەم وەک جاران و سەتایی دانانی وادەیەک دوو مانگێکە بۆ ئێران ئەو لێدوانە توندانەی نییە بەرامبەرەوەی کا شەڕ هەبێت هەرچەنە ئیسرائیل بە بەردەوامی دەڵێت با هێرش بکەینە سەری و عنی بژاردەی ئیسرائیلە بۆ هێرشکردنە سەر ئێران بە تایبەت بنکە ئەتۆمیەکانی لە ڕاستیا ڕاستە ئیسرائیل سوورە بەڵام لە ڕاستیا وانە لە ئەمریکا ترامپ لەژێر گوشارێکی یەکجار گەورەدایە لەژێر گوچاری سەنا و پەرلەماندایەکە بە تێگڕا کۆبوونەتەوە قسەیان کردەوە لەسەرەوە گروپ دروستبووە گروپەکان لە سەنەدا گەشتۆتە تقریباً 60 کەس کە داوای چارەسەرێکی یەکجاری لە ترامپ دەکەن ئەمە تەنیا ئێستا تەنیا کۆماری خوازەکان نین دیموکراتەکانیش گوشاریان خستۆتە سەر ترامپ کە بۆ ئەوەی دەبێت کۆتایی بەم دۆخی لەگەڵ ئێران بهێنرێ و ئەگەر قەرارە پەیمانێک دروست بکرێ ئەم پەیمانە دەبێت بە زۆرێک کە ئێران لە چەکی ناوکی دا بماڵێ و مافی پتاندنی ئۆرانۆمی نەبێ ئەمە هیچێک
شتێکت کە دەبێ بیزانین ترامپ لە ناو لەژێر گوشاردایە لە دەرەوە لەگەڵ لە لای ئیسرائیلەوە لەژێر گوشاردایە لێرش لە لۆبی ئیسرائیل زۆر گرنگە ئیسرائیل وەکو وڵاتانی تر نیە قوڵایەکەی لە ئەمریکایە لە ڕاستیە ئەو قوڵایی کە هەیەی لێرە ئەمریکایان خستۆتە ژێر ترامپیان خستۆتە ژێر گوشارەوە لە لایەکی دیکەشەوە من دەزانین سەرۆک ترامپ بەردەوام تێچوونەکانی خۆی بڕوانینەکانی خۆی بەڕاستی دەگۆڕێ 2 مانگی دانابوو بوو بە 4 مانگ زۆر بە پەلە بوو ئەوە خاو بووەوە پێی وا بوو ئەگەنە ئەنجام ئێستا پێی وایە ناگەنە ئەنجام هەموو ئەمانە بخینە باری یەک ترازوو زەمانەتی ئەوە نییە کە لی نەدا ممکنە هەرس ئەم ئێوارەیە بڵێ ئێمە نەگەشتینە تا ئەنجام و لی دەدەین و ئەو کارش بکا بەبێ ئەوەی هیچ کۆسپەیەکی لێ بکاتەوانێ ئەم بژاردەی سەڕا بۆ ئیسرائیل بەجێڵێت یاخود خۆشی دەبێتە بەشێک لەو جەنگە ئەگەر ڕووبدا ئەگەر بڕیار بێت لێدانی چیوا لە ئێران بدەن کە ئیفلیجی بکەن لێدانی چیوای لێ بدەن کە بنکە ناوکیەکانی و پێگە ناوکیەکانی بۆ چەندین ساڵ یا لە ناوبەرن ئەمە بە تەنیا بە ئیسرائیل ناکرێت لە ڕووی فەنی و تکنۆلۆژی و ئیمکاناتی سەربازی و لۆجستیکی و پێویستی بە ئەمریکایە و بێگومان ئەگەر شتیوا ڕوودا تەسەوری من ئەوەیە ممکنە واش نەبێ بەڵام تەسەوری من ئەوەیە و پێم وایە بۆ چوونی زاڵیش ئەوەیەوە نیشانەکانیش ئاماژە لەوە دەکەن کە ئەمریکا و ئیسرائیل پێکەوە لێ دەدەن بە هاوکاری یەک لێ دەدەن بە تەنیا بۆ ئیسرائیلی جێ نایەڵێ چون ئێران 20 تا 19 دانە پێگەی ناوچی هەیە ئەم 20 تا 19 دانە پێگە ناوچیە لە سەرتاسەری جوگرافیای ئێراندا بڵاوی پێکراوە لەژێر کێو و چیا و زەویندایە قوڵایەکەی یەکجار زۆرە ئستحکاماتێکی گرنگی هەیە خۆیان زۆر جار ئیدعا دەکەن بڵێن هەتا ئەگەر لە شیوەن هیچ نابێت ناتوانن هیچ کارێک بکەن ئەمە بۆیە بە ئێمە دەڵێ کە ناکرێت ئیسرائیل بە تەنیا بێت و پێم وایە گەر لێ بدەن ئەمریکایەکانش دەبن ئەمە ئەگەر فقط زەربە لە بێسڵاح پێکاتە ناوچەکانی ئێران بێ ئەگەر شەڕەکە بەربڵاو بێ دیارەوەی تر دەگەڕێتە سەرەوەی کە ئێران چۆن دەست دەکاتەوە ئێران چۆن وەڵام دەداتەوە ئێران لە جوابی ئەم هێرشەی کە بڕیارە بکرێتە سەری یا دەکرێتە سەری چۆن هەڵوێز دەکرێت پەلاماری ئیسرائیل دەدا پەلاماری هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەدا پەلاماری جزیرەی دیێگۆ گارسیا دەدا کە خۆیان باسی ئەوە دەکەن ئێستا هاشوکیان دروست کردووە گروپە چەکدارەکانی عراقی نزیک لە ئێرانیش لە ناو با بڵێن قەرەوڵی یاخود ئامانجەکەی ئیسرائیلدان گروپە چەکدارەکانی عێراق لە ڕاستیدا لە مێژە ئەوان بە لە بێسڵاح قەرەوڵیان لێگرتوون و مافی خۆشیانە چونە و گروپە چەکدارانە هەم لە عێراق هەم لە سووریا هەم لە یەمەن هەم لە ناوچەکانی تریش بەڕاستی پەلاماری بەرژەوەندەکانی ئەمریکایان داوە پەلاماری بەرژەوەندەکانی ئیسرائیلیان داوە و هەڕەشەیەکی بێپسانەوەن لەسەر ئیسرائیل و لەسەر ئەمریکا بۆیە بەڵێ بێگومان من باوەڕمایەکە ئەگەر ئەوانش بێتەنگ نابن بێگومان ئەوانش بێتەنگ نابن ئەوەت توانایی شویان نییە ولی ئەوەی کە هەیەیانە کەڵکی لێ وەردەگرن و ئەمە خۆی وا دەکات کە بکەونە بەر شیپیز پەلاماری سەربازی ئیسرائیل و ئەمریکا و لە مێژیش ئەوان بەسڵاح لەسەر ئەمە سوورن کە ئەم گروپە چەکدارە میلیشیا بەسڵاح ئێرانیانی لە ڕاستیە ئێرانی یانی پرەکسی و مرەکسی بەڕاستی ناخوا هەموو ئێرانین و لە پێناوی ئەو ئەجندایی کە ئێران هەیەی کار دەکەن و ئەگەر زۆریش نەچوو بم حکوومەتی عێراقیش کولەن ئێرانیە تێگەی ئەو تەشەبوساتی مزحکی سیاسیە کە کای لەسەر دەکەن کاک جەلیل ترامپ وتی پێنجشەممە دانیشن گەڕی شەشەم بڕێەوە چێ بەڵام ئێران شەممە یاخود یەکشەممە ئەم جیاوازیە لە کاتی دانیشتنەکەیان بۆ چییە گەڕێتەوە هێشتا ئەوەیە کە ئەمان متمانەیەکیان بە یەک نییە دوای 5 گەڕی دانیشتن یاخودەوەیە با بڵین ئەمریکا دەستی لە ئێران شوردو و لێدوانەکانی عەباس عەراقچیش ئەوەنەی پێوە دیار نەبوو لە ئەم جەژنەکە کە لێدوانیدا ئەڵێت ئێمە بەرنمەیەکی یاخود پلانێکی تۆکمەی باشمانەیە بۆ ئەوەی کە ئەمریکاش قایل بکەین بەوە هاوڕێگیان ئەگەر ڕاستت بووە کۆمەڵەشت هەیە کە دەبێت لە سەریان بوەست ئەو شتانی کە دەوێت لە سەری بوەستین لەم هەفتەی دوایی یا لەم دەڕۆژەی دواییدا ئێرانیەکان کۆمەڵێک دەربڕینی زۆر توندیان هەبووە زۆر باسی دیان کردوێتەوە کە پێشتر وابیریان نەدەکردەوە و قسەیان نەدەکرد بۆ نمونە هەر ئەمڕۆ بەڕێوەبەری فەنی پرۆژەی ناوچەی ئێران دەڵێ ئەگەر یەکێتی ئەوروپا بڕیارنامەیەک دژی ئێمە دەربکە ئێمە پێشکەوتی فەنی چاوەڕوان نەکراو لە بابەتی هەستەیی دەکەین ئەمە ڕێک بەناکە ینی دروستکردنی چەکی ناوچی ئەمە ئەو معنایە دەگەین
و زۆر کارناسی ئەو بابەتەش ئەوە کاری من نییە بەڵام زۆر کارناسی بابەتی پێیان ئەو بابەتە پێیان وایە کە ئێران ڕاستناکە ئێران چکی ناوچی هەیە و دروستیشی کردووە ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە دەبێت والێک بدرێتەوە ئەم زبانگۆڕینی ئێران و ئەم هەڵوێست و هەڕەشانی کە دەیکا لە پشتی و کۆمەڵشت هەیە یەکیان ڕەنگە دروستکردنی چکی ناوچی بێ یەکیشیان ڕەنگ بێ ئەو دەنگۆیی کە خۆیان هەیەنەوە ئەو بانگی کە دەڵێن ئێمە کۆمەڵێکی زۆر بەنگەنامەی فۆقەسڕی ئیسرائیلمان بەدەست کەوتووە هێناومانە و دەتوانین شوێنە ناوچەکانی ئیسرائیل بمبارانکەین شوێنە حساسەکانی بمبارانکەین ئەم جارە هاشوکەکانمان زۆر بە دقەتێکی بەردەوامتر و ڕێک و پێکترەوە دەدەن لە ئیسرائیل گۆڕانکاریمان دروست کردووە بێسڵان حوشێکی هایپەرسونیکمان هەیە 4000 کیلومتر مەودای هەیەەوە دەور دەبینن ئەگەر کۆی ئەمانە سیر بکەی دەبینیت گۆڕانێکی نەوعی بووە لە قسەکردنی ئێرانیەکانە لە هەڵسوکەوتیانە لە دانووسانەکانیانە ئەمە لەلایەکی تریش لە ڕۆژی دانووسانەکانەوە تا ئێستا هەموو ئێمە دەزانین ئەمریکا بۆ یەکێتی ئەوروپای لەم دانووسانانە دوور خستەوە بۆی هیژمۆنی خۆی بەسەر ئێراندا پسەپێنێ دانووسان نەبوو لە ڕاستیدا جۆرێک لە سەپاندنی هیژمۆنی بوو ئەمە ئێرانیەکان دەیزانن و ئەوانیش بەردەوام هەوڵیان داوە هەتا لە شوێنی دانووسانەکان لە ڕۆژی دانووسانەکان لە چۆنیەتی دانووسانەکان نیشان بدەن کە پەیڕەوی ئەو بەرنامەیە نین کە ئەمریکا دایدەنێ و ئەمان خاوەنی بڕیاری خۆیانن و نەچون دەژێر هێژمۆنی ئەمریکاوە هەموو ئەمانە لەو چوارچێوەیەدا دەبێت سیرکەین بە تایبەتی ڕاهبەری باڵای ئێران کە ئەمانی زۆر بۆ گرنگە بمو ئەم بابەتە دەخوێنێتەوە لە ڕاستی ئەمە دانووسانێکە لە نێوان سەرۆک ترامپ و لە نێوان خامنەیدا و هەردووکیان بەوردی تاقیبی مەسەلەکە دەکەن و هەردووکیان ئەجندای خۆیان. کاک جەلیل پێشتر ئێران بە توندی وەڵامی ئاژانسی جیهانی وزەی ئەتۆمی دایەوە و ڕەفائیل گرۆسی بە سیخوڕی ئیسرائیل ناوبرد ئەمە ترامپی تووڕە کردووە کە هێشتا بەم لێدوانانەی دوایی کە بڵێ دانووسانەکان ئێران نایەوێت قایل بێ بە ئەوەی کە پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێ یاخود بە جۆرێکی تر ئێران سوورە لەسەر ئەوەی پیتاندنی یۆرانیۆم ڕانەگرێت و ئەمریکاش هەر لەڵێ ئەوێ ڕای بگری ینی هێشتا خاڵە جیاوازەکانیان یعنی بە جۆرێک هاوبەشی دروست نەکردووە کە دوای 5 گەڕی دانوستانیش بتوانن بە جۆرێک لە جۆرەکان ئومێدێکی ڕێکەوتن هەبێت ئەمانە هۆکارن بۆی کە جارێکی تر یاخود گەڕی شەشەمی دانیشتانەکان بەڕێوە نەچێت ناکرێت بە مطلقی بڵێن بەڕێوە نەچێت بەرحەڵەمە سیاسەتە و هەڵسەنگاندنی تەوازنی قوا و چاودێریکردنی بابەتەکان و زەرەر و زیان و ئەوانەیە بۆیە ناکرێت بڵێن ناچێت چون هێشتا دەرفەت ماوە بۆ ئەوەی کە بتوانن بە یەکەوە قسە بکەن بەڵام ئەوەی کە ئێستا دەرکەوتان ئێمە ئەو پرۆژەی ئەمریکا داوێتی بە ئێران بەڕاستی نازانین چێ هێشتا ڕوون نەبووتەوە من و ئەو پرۆژەیەشی کە ئێران داوێتی بە ئەمریکا ئەوەش هەر نازانین چیە بە باوەڕی من مەسەلەکەت ڕاستە ئێستا ئێرانیەکان پێداگری دەکەن سوورن لەسەر ئەوەی کە مافی پیتاندنی ئۆرانیۆمیان لە خاکی خۆیاندا هەبێ باسی کۆنسۆرسیۆم دەکرێت باسی هەڵسپاردن دەکرێت زۆر باسی تر هەیە لەم نێوەندەدا بەڵام ڕوون نییە من تەسەورم ئەوەی ئەگەر ئێرانیەکان بگەنە ئاستی ئەوەیش ینی بزانن کە بە هەڵسپاردن ینی هەڵسپاردنی پیتاندنی ئۆرانیۆم لەگەڵ ئەمریکا دەگەنە ئەنجام دەیکەن ئەم کارە دەکەن بەڵام وا دیارە نەگەشتونەتە ئەم سیغەیەش وا دیارە گەشتونەتە ئەو قەناعەتی کە ئەمریکا بە هەموو شێوەیەکی دژی ئەوەیە کە ئەوان پیتاندنی ئۆرانیۆم بکەن و ئەو مەفهومەی کە خۆیان هەن لە سەرەتاوە باسییان کرد داماڵینی چەک لە ئێران بە فۆرمی لیوی واگەر ئەمە اتفاق بکەوێت لە ڕاستیدا فقط ئەوە نییە کە ئێران پیتاندنی ئۆرانیۆم نەکە هەموو ئەو ناوەندانی کە دروستی کردوون سنتریفیوزەکانی ئەو زانستەی کە هەیە هەمووی دەکەوێتە بەرزەر بوو دەبێت لە بین بچێەوە ئەمە قورسە بە ئێران ناتوانێت ئەمە قوبوڵ بکە و ڕەنگە دوای ئەمەش پرۆژەکە شتیکەی لێ بکەوێتەوە چون زەمزەمەی هەیە ئەویش ئەوەیە کە هاشوکەکانی ئێران مەودایان یەکدار زۆرە دانی کەمەکەی ئەگەر دەستی لێ هەڵنەگرێت دەبێت لەسەر مەسلەی کەمکردنەوەی مەودای ئەم هاشوکانە دانووسانێکە بەوەی ئەمریکایەکان داوای ئەوە دەکەن و هەتا قسە هەیە بەڵام بژاردەی پیتاندنی ئۆرانیۆم لە دەرەوەی ئێرانیش لەلایەن ئێرانەوە ڕەت کرایەوە بەڵێ ئەگەر کۆنسۆرسیۆمێک ببێ ئەگەری ئەوە هەیە ئەگەر کۆنسۆرسۆمێک هەبێت لە نێوان ئەمریکا و ئێران و چەند وڵاتی عەرەبیدا ئەمە یەکێک لە ڕێکانە ئەگەرم کردوتم هەڵسپاردن ئەگەر مەسەن تعلیقی کەن بۆ ماوەی 4 ساڵ 2 ساڵ 3 ساڵ ئەمریکایەکان ئیجازە بدەن بە ئێرانیەکان مەسەلەن تا دەورانی سەرکۆماری سەرۆک ترامپ ئێران دێتە ناو ئەم پرۆژەیە بە قەناعەتی من ئەڵبەتە من پێم وایە ئێران تام ئاسر دێتە پێشەوە بەڵام بە مەرجە لە نێو خاکی خۆیدا
بتوانێت دوای ئەم تعلیق ئەم هەڵسپاردنە وەرانە ئەو بەریکەوە شوێنانەی PPP وەکو بکەنێت. کیشوەری کیش و ئەمانش ڕەتەکاتەوە کە یاخود بەوانە قایلە بێ بۆ پیتاندنی مەبەست یۆرانیۆم. کیشوەری کیش چییە؟ ئەو دەڵێت ببوورە کیشوەری کیشنە جەزیرەی کیش کە دەڵێت دەبێ ببرێتە شوێنێکی ئاوا کە لەوێ پیتاندنی یۆرانیۆم بکرێ، بەڵام ئێران بەمەش قایلە بێ یاخود هێشتا بەجێی مەترسیە زانێ و دەوێت هەر لە ناو ئێران یاخود لە چواردەوری هێزە ئەمنیەکانی خۆی لەوێ پیتاندنی یۆرانیۆم بکات. لە هەر شوێنێک کە سەروەری ئێرانی بەسەردا زاڵوێ ئێرانەکان قبوڵی دەکەن، لە هەر شوێنە تۆ بفەرموو بیابانی لوت، لە هەر شوێنێک ئەوان بتوانن سەروەری خۆیان ینی سەروەری سیاسی خۆیان بەسەر ئەو ناوچەیەدا داسەپێنن و لەژێر سەروەری سیاسی ئەواندا بێ بە باوەڕی من ئەوە قبوڵ دەکەن کێشیان نییە لەوە. بەڵام مەوزوعەکەوەی ئیسرائیل بە هیچ جۆرێ قایل بەوە نابێت کە ئێران پیتاندنی ئۆرانۆمی هەبێ و ئستیدلال دەکەن ینی بەڵگە دێنەوە بە خۆیان بەڵگەکەشیان هەم وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەمریکا مایکۆ ڕۆبیۆ زۆر بە دروستی باسی کرد هەم ئیسرائیلەکانیش دروستە و ڕاستیە دەڵێن کام وڵات هەیە لە دنیا کە خاوەنی پیشەسازی ناوکی بێت و زانستەکەی بەدەستەوە بێت و چەکی ناوکی دروست نەکرد بێت یانیکە وەختێک کە تۆ ئەمە بوو بێگومان بیکەی و ئەوان دەیانەوێت ئەمە لە ئێراندا بماڵن بۆیە تا ئێستا هیچ بێسڵا دەریچەیەک نەکراوەتەوە بە ئەوەی بڵین کە بەگشتی دەگەن بە ئەنجامێک کە هەردوو لا لێ ڕازی بن و ترامپیش بەردەوام ئەم قسەی کردووەڵە من یەکشتم دەوێت ئەویش ئێران نابێ ببێتە خاوەنی چەکی ناوکی و نەبوونە نەخاوەنی چەکی ناوکی یەکنی هەموو ئەو شتانی کە ئیسرائیل دەیڵێ ئێران نابێ پیتاندنی یۆرانۆمی هەبێ نابێ مؤسساتی تحقیقاتی لەسەر مەسلەی زانستی ناوکی هەبێ ئێران نابێ سانتریفیوزی هەبێ ئێران نابێ اختیاری ئەوەی هەبێ کە لەمانە کەڵ وەک بگرێ و دەبێت دیسانەوەش لە MPT نەچێتە دەرەوە MPT واتە پەیمانی خۆخوازانەی دروستنەکردنی چەکی ناوکی و هاوکاری لەگەڵ ئاژانسی گشتی ناوکی جیهانی ئێستا ئێران ئەندامێتی ئەو سەرچاوانەی کە قسەیان بۆ کەناڵی حەدەس کردووە حەدەسی سعودی کە دەڵێت پرۆسی چۆڵکردنی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق لە کاتێکدایە شانەوەی 2000 کارمەندی بیانی لە خۆگرێ بەڵام گوتوشەتی سوپای ئەمریکا ژمارەی سەربازەکانی لە هەولێر زیاد دەکا هەولێر هێشتا و پەناگە ئارامەیە بۆ هاوپەیمانان یاخود بۆ ئەمریکا کە بتوانێت ئەوێت چۆڵ بکات لێرە ژمارەی سەربازەکانی زیاد بکە وڵا ئەم ڕووداوە ببێت و نەبێت ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەمریکایەکان گرنگێکی یەکجار زۆر دەدەن بە کوردستان گرنگەکەشەوە نییە کە شاراوە بێت لەم سەفەری دوای مەسرور بارزانی بۆ ئێرا بۆ ئەمریکا ئێمە زۆر شتماندی و زۆر شتمان بینی و زۆر هەڵوێست دەرکەوت هەر لە وەزیری وزا هەر لە سەناتۆرەکان هەر لە پەرلەمانتارەکان هەر لە وەزیری دەرەوە هەموو بە هەتا بۆ زیری بووجەش هەموو بە یەک جۆر و بە یەک شێوە قسەیان کرد کە ئەویشەوە بوو پەنجەرەی کێڕوانینی ئێمە بە عێراق کوردستانە و لە لای ئەمە کوردستان زۆر گرنگە و دەبێت بەهێز بمێنێت توانێت ڕاستە ئێمە داوایەوە کن کە عێراقدا بەش نەکرێت بەڵام کوردستانێکی بەهێزمان دەبێت ئەو پەیمان نامە 110 ملیاردی لەسەر وزە لەگەڵیان بەستیان جگە ئەمە شەڕی ئەگەر ببێ و ئەگەر نەبێت لە نێوان ئێران و ئەمریکادا کوردستان گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ ئەمریکاوە ئەم گرنگی تایبەتە بە زۆر شتەوە گرێدراوە هاوڕێیان زۆر شەڕ هەیە شەڕی ئەمنیە شەڕی بەرژەوەندی نییە پرۆژەی ئەمریکا لە کوردستان پرۆژەیەکی ئەمنیەتیە پرۆژەیەکی اقتصادی و ئابووری نییە بەڵام بۆەوەی ئەو پرۆژە ئەمنیەتی جێی خۆی بگرێ بێگومان کوردستانی کە دەبێت گەشەکراو بێ ئابووریەکی جێگەی ئیتمینانی هەبێ بتوانێت پەرە بە خۆی بداوە بتوانێت پارێزگاری لە خۆی بکاوە دۆستی بەهێزی هەبێ لە ناوچەکەدا ئەمانە مەرجن بۆیە من پێم وایە بەڵێ هەولێر وە گشتی کوردستان جنابشی دیارێکە دەفەرمی هەولێر وەک پایتەخت دەفەرمی وەکو پایتەختی کوردستان ئەو شوێنە گرنگەی کە ئەمریکایەکان احتیمامی پێدەدەن و ئەگەرێکی تریش هەیە لە ڕاستیە یەکێکیش لەوە گەرانە ئەوەیە کە ئەگەر ئێران بکەوێتە بەرشیپی پەلاماری ئەمریکایەکان و ئیسرائیلەکان ئەوان پەلاماری هەولێر بدەن ئەمە خۆ دوور نییە لە چاو بەڵام دەبێت هەولێر لە هەردوو دۆخەکەدا بپارێزرەوە ئەمریکایەکان هەوڵیان داوە بە میکانیزمی سیاسی میکانیزمی ئابووری بە میکانیزمی سەربازیش کوردستان بپارێزن بۆیە بە باوەڕی من بەڵێ کوردستان ئەو گرنگیەی هەیە و ئەو موقعیەتە عسکەریەشی هەیە و ئەو موقعیەتە سیاسی و ژئۆپۆلیتیکیەشی هەیە کە ئەمریکایەکان گرنگی خۆیانی پێ بدەن زۆر سپاس بۆ بەڕێز جەلیل ئازادی خواست نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە ڤێرجینیای ئەمریکا و لەگەڵم بووی زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکان سپاس بۆیەوەش حوسەن ئامین پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتوو ڕایگەیاند دادگای فیدراڵی فەرمانی وەلایی بۆ خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەرناکات ڕەنگە تەنها ڕوونکردنەوەیەک لەبارەی
بڕیارەکەی پێشووی بدات. موسەنامین لە بەرنامەی حەوپرسیاری زووم گوتی هەفتەی داهاتوو سەردانی دادگای فیدراڵی دەکەن بۆ ئەوەی داوا لە دادوەرەکانی بکەن ڕوونکردنەوە دەربکەن. ئەو زانیارش بە خەڵک بڵم خەڵک ئێستا پرسیارەکە ئەڵە ئایا ئەمری وەلایی دەرەکە محکەمە بۆ سەرفکردنی موچە من پێتەڵێم نەخێر لە بەرەوەی داواکە ئەسڵەن نابینێتە ئەمری وەلایی دەرکە و پێویستی بە ئەمری وەلایی نییە پێویستی بە یەک تەوزیحە ئەتوانێت تەفسیری قەراری خۆی بکە محکەمە ئەوەی کە پێویستە ئێستا بیکە و ئێمە بەنیازین لە هەفتەی داهاتوو بچین دوایەوەی کە لە حەزگەڕاونەتەوە سەردانێکیان بکەین ئەمان پێ بڵێن کە تەژیعیان کەین لەسەرەوەی تەفسیرێک بۆ ئەو قەرارە بکەن یا عدولی ئەگەر مەبەستیان نەبوو داڕشتنەکەەوە هاتووە ئەوە تەفسیری کەن بڵێن مەستمانەوە نەبووە مەبەستی ئێمە ئەوەیە ئەبێ موچەخۆری هەرێم موچەخۆری دەوڵەتی عێراق ئەبێ موچەی مەزمون بێ بەشی هەرێم بوجێ بەشەکە و بەژناکە و قەزیە نیە ئەگەریش مەبەستیان بۆ وایان نووسیوە عدولی تیا بکەن بڵێن ئەمە دەرکەوت کە ئشکال دروستەکە ئێمە عدولەکەین لەم قەرارە ئەمە قەراری نوێمانە ئەتوانێت محکەمە ئەو بکات. کار دکتۆرانی بەپێی ئەم هێنان و بردنی کە جەنابەت باسێکەی حکوومەتی عێراق تەواوی بازگە سنووریەکانی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و عێراق بەدەستەوە بە بارگای سەرەکی بەستەوە بە بارگای سەرەکی دەستەی دەروازە سنووریەکانەوە. عومەر وائیلی سەرۆکی دەستەکەیە لە تۆمارێکی ڤیدیۆییدا کە بەستنەوەی بازگەکان بە سیستمی ئەلکترۆنی دەستکەوت پیشان دەدات و ڕایگەیان لە مەودووە ڕێگە بە تێپەڕبوونی هیچ کەرەستەیەکی شارەکانی هەرێمی کوردستان نادرێت ئەگەر پشکنینی بۆ نەکرێت و لە مافی خاوەنددارێتی و کوالێتی و مەرجە یاسایەکانی باج دڵنیان نەبنەوە. اليوم بتاريخ 11/6/2025 تم ربط سيطرة باوا محمود. ئەمڕۆ بازگەی باوە مەحموود لە پارێزگای دیالە بەسرایەوە با دەستەی دەروازە سنووریەکانەوە. لەم بازگە گرنگەیە لە بارگای دەستەوە پشکنین بۆ کەلوپەلی هاوردە لە هەرێمی کوردستانەوە ئاکرێت. ڕێ بە تێپەڕبوونی هیچ کەرەستەیەک لە ناوچە سنووریەکان لەگەڵ هەرێمی کوردستان نادرێت ئەگەر پشکنینی بۆ نەکرێت و لە مافی خاوەنددارێتی و کوالیتی و مەرجە یاساییەکانی باز دڵنیان نەبینەوە. ئەم هەنگاوە بۆ هێنانەکایی دادپەروەریە لە جێبەجێکردنی یاسای باجی گومرگ لە تەواوی دەروازە سنووریەکانی نێوان فیدراڵ و هەرێمی کوردستان. في استيفاء الرسوم الجمركية في كافة المنافذ الحدودية الاتحادية ومنافذ إقليم كردستان العراق. هاوسەری سەرکەوت حەسەن ناسراو بە سەرکەوتی کوبە بەرپرسی ماڵبەندی یەکێتی لە چەمچەماڵ بە کەفالەت ئازاد کرا. دوێنێ هاوسەری سەرکەوت حەسەن لەلایەن ئاسایشی ڕۆژ ئاوای سلێمانیەوە دەست بەسەر کرا بەهۆی ئەوەی هەفتەی ڕابردوو تەقەی لە ماڵی کادرێکی یەکێتی کردبوو. زووم دەزانێت سکاڵاکار لەژێر فشاری سەرکردەکانی داواکەی دژی هاوسەری سەرکەوت حەسەن کشاندۆتەوە. بۆ هۆیەوە ئەمڕۆ بە کەفالەتی 4 ملیۆن دینار ئازاد کراوە. بەڵام دەست بەسەر دەمانچەیەک داگیراو. پێشتر زووم ئەوەی ئاشکرا کردبوو بەرپرسانی باڵای یەکێتی لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان بەرپرسی ماڵبەندی یەکێتی چۆتە ئاسایش و ماڵی سکاڵاکار بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکە. لایانی سکاڵاکار ئامادە نەبوون سکاڵا بکشێنەوە. بەڵام لە ژێر فشاردا ئەمڕۆ سکاڵاکان کشاندۆتەوە و هاوسەرەکەی سەرکەوت حەسەن ئازاد کراوە. دواکەوتنی موچە بازاڕی کاسبکارانی قەیسەری هەولێری نەهێشتووە. تا ئێستا بەشێک لە دوکانەکانیش لە دوای سووتاندنیان ڕادەستی خاوەنەکانیان نەکراونەتەوە. ئەنجومەنی بازاڕی قەیسەری دەڵێت کردنەوەی بازاڕ و مۆڵەکان کاریگەری لەسەر بازاڕی ئێمە دروست کردووە بەڵام دواکەوتنی موچە کاریگەری تەواوی لەسەر بازاڕداناوە. دۆخی دارایی و موچەی خەڵک کاریگەری کردووەتە سەر بازاڕە دێرین و مێژوویەکەی هەولێر. بەس تەمان ئەو مەعاشە تاسیری گەلێک زۆر کردووە ئەگە مەعاشکە بێت حتمەن فەرق دەکات. بابەشێخ 25 ساڵە لە بازاڕی قەیسەری دوکانی هەیە کەمی مشتری و نەبوونی فرۆش وای لێکردووە بیر لە دەستبەرداربوون لە کارەکەی بکاتەوە بە گوتەی خۆی ئەوانشی ڕوویان تێدەکەن گەشتیارانی عەرەبن. بازار بەعام زای بووە هۆکارەکەشی دوو یەکەمین تەمەشارەکەی دوکان و مۆڵ شوا گەلێک زۆر بووە لە حەد بەدەر مەسەن پێشە بەرنامە بوو مەسەن بەجێرەی دانیشتوان بەڕاستی پێدنم ئێستا دانیشتوان چەند بی مەسەنەن ئەوەندە دوکانیمان ئەوەندە تەکسییان ئەوەندە خانووە ئێستا تەمەشارەکە هەرچی ڕازەبتەوە پارەدارە مەسەرە گرب دەچین مەسەلەن ڕێز دوکایان بازارێکێک تەپەنەوە تەسیری هەیە. بازاڕی قەیسەری زیاتر لە 1200 دوکان لە خۆ دەگرێت
ساڵی ڕابردوو بەشێک لە بازاڕەکە سووتا. دوای ساڵێک بەشێکیان نۆژەن کراونەتەوە و هێشتا بەشەکەی دیکە ڕادستی خاوەنەکانیان نەکراوەتەوە. طبعا تأثيري هي يعني أمول وكان بس قيصري قد نامري لا بغداد لا موسل لا دوك لا تاخذ لهر زي شي دي ديتنا قيصري. کۆڵان و دوکانی بازاڕەکە چۆڵن، مۆڵە گەورەکان و مشتریەکانیان ڕاکێشاوە. ئەم بازاڕە کەلتوریە ناوجەرگەی هەولێریش بێکڕیار ماوەتەوە. مۆڵ و شتانە کاریگەری دەکاتە سەر بازاری بەعام، بەس هێستا کە لەبەر ئەوەی کە کەس معاشەکە بڕک تاخیر بۆ لە عالەمێ لۆیت کاریگەری لەسەر بازاری بووە. تەواو موچە کاریگەری هەیە دەرێوەڵە تەبعاً کاریگەری هەیە، بەس بەعام بازار عێراق کامل بازارەکەی بڕک ئەوە بۆ سز بووە. بازاری قەیسەری هەولێر تەمەنی نزیکەی 200 ساڵە، لە سەردەمی عوسمانیەکانەوە دروست کراوە. ڕوبەرەکەی 50,000 مەترە. بازارەکە لە ساڵی 2011 لەسەر شێوازی کللتور و مێژوی کۆن دروست کراوەتەوە. زیاتر لە 5,000 کاسبکار بژێوی ژیانیان لەسەر ئەم بازاڕەیە. ڕێمی سەردار، زوومی هەولێر.